بانکەکانی هەرێم موچەیان بەبێ لێبڕین دابەش کرد. ئەمە کاردانەوەی لای موچەخۆران دروست کرد. وەک دەڵێن باشبوونی دۆخەکەیان کاریگەری لەسەر شیرازەی خێزان و کۆمەڵیش دروست دەکات. داواکارم لەو تیمەی هەرێمی کوردستان کە سەردانی عێراقیان کردووە بەردەوام بن لە سەردانکردنیان بۆ ئەوەی ڕێکەوتنێکی سەرتاسەری بکرێت و لە بنەڕەتەوە چارەسەری موچەی سەرجەم فەرمانبەران و مامۆستایان بکرێت بۆی چیتر حکوومەتی هەرێمی کوردستان متمانەی خەڵکی هەرێمەکەی خۆی بەدەست بێنێ. تەئسیرێکی زۆری هەیە لەسەر خێزان سەرەتا، ئەنجا لەسەر کۆمەڵگا، ئەنجا لەسەر بازار بوژانەوەی بازاڕیش. ئەگەر خوازیارین بەردەوام بێ نەمێنێن لێبڕینی موچە بەردەوام بێ، بەڵام متمانەی خەڵک وای لێ هاتووە لە بینی حکوومەت و لە بینی خەڵکە هیچ دڵخۆشیەکی بەمە نییە، یعنی وا بیرەکەنەوە یەک مانگە دوای یەک مانگکە یا دوای هەڵبژاردن. بازاڕیش لە دوای پێدانی موچەی ئەم مانگەوە گۆڕاوە. جموجۆڵەکەی لە جاران باشترە. موچە تەنها کاریگەری لەسەر موچەخۆر نییە، بازاڕیش گەشە پێدەدات. طبعا ئەمە تاسیرەکە بۆ بازار، حرەکەی بازار زیاکە، خەڵک زیاتر چتەسێنێ ئەگەرەک و وەکو جارەکان پێشوو نەکە دەستکاتە ماڵ گۆڕین و قەنەفە گۆڕین و سیارە گۆڕین و بۆغرایە بێت لە وەزعەکەی خۆی بگۆڕێ. ئەوەی هاوڵاتیان داوای دەکەن ئەم بڕیارەی حکوومەت بەردەوام بێت کە بە هەوڵی تیمە دانوستانکارەکەی لەگەڵ بەغداد بەدی هاتووە. موچەی تەواو ژیانێکی تەواویش مسۆگر دەکات. سامان کەریم کورد چات نیوز، کفری.